یاریەکانی ئەمۆرزەی چامپیۆنز لیگ لە قۆناغی 16دا ئەم هەفتەیە نازنامەی هەژیانی گەیشتوو بە قۆناغی چارەکی کۆتایی ئاشکرا دەکرێن. سێشەممە چەند یاریەکی گەڕانەوە قۆناغی 16 بەڕێوە دەچن و لە کاتژمێر 8:45 خولەکدا یانی بەرشلۆنی ئیسپانی لە یاریگای خۆی میوانداری یانی بەنفیکای پورتوگالی دەکات. بەرشلۆنە کە لە یاری چووندا بە گۆڵێکی بێبەرامبەر بردنەوەی بەدەستهێنا بوو بە هەموو بردنەوە یەکسانبوونێک لەگەڵ شکستێنان بە گۆڵێک و بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان دەگاتە قۆناغی چارەکی کۆتایی، بەڵام شکست بە جیاوازی گۆڵێک و دواتر دۆڕان بە لێدانێک لاکەرەوە یان شکست بە جیاوازی 2 گۆڵ یان زیاتر ئەوە ماڵەوەی دەکات. لە بەرامبەردا بەنفیکا ئەرکی قورسە بۆ گەیشتن بە قۆناغی چارەکی کۆتایی، چونکە پێویستی با بردنەوەی بە جیاوازی 2 گۆڵ یان زیاتر یان جیاوازی گۆڵێک و دواتر بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان لاگەری هەموو یەکسانبوون و شکستێکیشدا ماڵەوەی دەکات. لە هەمان شەودا و بەڵام لە کاتژمێر 11 یعنی لیڤەرپوڵ ئینگلیزی لا یاریگای خۆیدا میوانداری یانی پاریس سەن جەرمانی فەڕەنسی دەکات. لەم یاریەدا ئەگەرەکانی لیڤەرپوڵ زیاترن بۆ گەیشتن بە قۆناغی چارەکی کۆتایی بەهۆیەوەی لە یاری چووندا کە لە فەڕەنسا بەڕێوە چوو بە گۆڵێکی بێبەرامبەر بردنەوەی بەدەستهێنا. لە بەرامبەردا پاریس ئەرکی قورسە و دەبێت لە یاریگیان فێڵ بە جیاوازی 2 گۆڵ یاریەکە بباتەوە یان جیاوازی گۆڵێک و دواتر بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان تا بگاتە قۆناغی داهاتوو. لە یاریکی تریشدا یعنی بایرن میونخی ئەڵمانی کە لە یاری چووندا بە 3 گۆڵی بێبەرامبەر بردنەوەی بەسەر بایر لیڤەرکوزنی هاونیشتیمانی بەدەستهێنا بوو. لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی ئەو یانەیە و بە ڕێژەیەکی زۆر نزیکە لە گەیشتن بە قۆناغی داهاتوو. لە ئەما کاتدا یعنی ئینتەر میلانی ئیتاڵی لە یاریگای خۆی میوانداری فاینۆرد ڕۆتەردامی هۆڵەندی دەکا و ئەگەری گەیشتنی بە قۆناغی چارەکی کۆتایی زیاترە دوایەوەی یاری چوونی بە 2 گۆڵی بێبەرامبەر بردووەتەوە.